چەکی کیمیایی چەکێکی ترسناک و مەترسیدارە لەبەر ئەوەی وەکو چەکەکانی تر نییە تەنها ئاراستەی کەسێک یان چەند کەسێک بکرێ بەڵکو کە چەکی کیمیایی کە کاتێک بەکار ئەهێنرێ لە شوێنێکە بەبێ ئەوەی ڕەچاوی هیچ بارودۆخێک بکرێ ینی هەم ژینگە هەم ئەو کەسانەی کە لە ئەوێ بەرکەوتی ئەو چەکە ئەبن یا بریندارێکی وا ئەبن کە چاکبوونەوەیان مەحاڵایە ئەوە تا ڕوبەڕووی مەرگە بنەوانەیە کەواتە ئەتوانین بڵێن یەکێکە لەو چەکە خەتەرناکانەی کە کۆمەڵکوژی پێ ئەکرێ و هەروەها جگە لەوەش کە مرۆڤ لەناو ئەبە ئەو گیانەوەر و زیندەوەرانی کە لەو شوێنەیە ئەژین ئەوانیش لەناو ئەباوە هەروەها ژینگەی ئەو ناوە بۆ چەندەها ساڵ پیس ئەکات بۆیە چەکێکە لە ڕووی نێودەوڵەتیوە قەدەغەکراوە و بە چەکێکی زۆر ترسناک و کوشندە ئەژمارەکرێ خۆی ئەوەکو پێشتر باسمان کرد چەکی کیمیایی یەکێکە لە چەکە قەدەغەکراوە نێودەوڵەتیەکان واتە لە ڕووی نێودەوڵەتیەوە قەدەغەکراوە پشتبەست بە ڕێکەوتنامەی جنێفی ئەو ڕێکەوتنامەی قەدەغەکردنی چەکی کیمیایی و ئەتۆمی کە هەردوو ڕێکەوتنامەکە بە هەردوو ڕێکەوتنامەکە کە ئەمانە قەدەغەی چەکی کیمیاییان کردووە و ڕێکخراوێکیشمان هەیە ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی کە بارەگاکەی لە هایە ئەمیش کار لەسەر ئەوە ئەکا و ڕێکەوتنامەی جنێف لە حەڤەی حوتی ساڵی 1925 بۆ یەکەم جار کە ئەم چەکەی قەدەغە کردووە کەواتە مێژوویەکی کۆنی هەیە هەر لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەم چەکە قەدەغە کراوە لەبەر ئەوەی کە ئەو هۆکارانەی پێشتر باسمان کرد لەبەرەوەی چەکێکی مەترسیدارە و هەموو ژینگە و مرۆڤ و هەموو ئەو بوونەوەرانی لەو شوێنە لە ناوی ئەبا ئەگەر سێرە کردبێ مێژووی ئێمە مێژووی کورد لەگەڵ بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن داگیرکەران و دوژمنانی کوردەوە مێژوویەکی تازە نییە ئێمە خۆتان ئاگادارن و هەموو خەڵکیش ئەزانێکە چەنەها جار لە باشوور چەکی کیمیایی لە ڕۆژهەڵات لە سەردەشت و ئەوانە چەکی کیمیایی بەکارهێنرا و قەتڵ عامی خەڵکی پێکراوە بەڵام هەر کات لەو کاتانەیە کە چەکی کیمیایی بەرامبەر بە کورد بەکارهێنراوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بێدەنگیان لێ کردووە بەڵام ئەمە با بڵین چۆنەڵی ئەتوانم بڵێم شێوازێکە لە شێوازەکانی کە غەدر لە کورد ئەکرێ لەبەر ئەوەی کە ئەوەندەی کە دۆزەکە سیاسیە ئەوەندە یاسایی نییە ئەگەر بە یاسایی وایە ئەوایە لێ بهاتنایەتە دەنگ و ئەو کەسیان سزا بدایەکە یا ئەو دەوڵەتیان سزا بدایەکە ئەو چەکە بەکارەهێنرێەوە لێپێچینەوەی لەگەڵ بکرێ سزای خۆی وەرەگرێ بەڵام چاپۆشی لێ ئەکرێەوە ناگا بە سزای خۆی لەبەر ئەوە ئەوەندەی کە من ئەبینم با بڵێن کەیسەکان سیاسیان یاسایی نییە چونکە لە وەکو باسم کە لە پرۆتۆکۆڵی جنێفی لە حەڤەی حوتی ساڵی 1925 دا هاتووە ئەڵێ بە هەموو شێوەیە قەدەغەیە چەکی کیمیایی واتە گازی خینکێنەر یان ژەهراوی یان چەکی بایۆلۆجی یان بەکتریۆلۆجی لە کاتی جەنگدا بەکاربێن تەنان لە کاتی جەنگیشدا بەکار بهێنرێت و لە نیسانی ساڵی 1970 جارێکی تر پشە ڕاست کراوەتەوە و لە ساڵی 1984دا بە هەمان شێوە باسی لەسەر کراوەتەوانێ و دادگای تاوانی نێودەوڵەتیش لە ساڵی 2010 بڕیارێکی داوەکە زۆربەی ئەو وڵاتانی کە واژۆیان لەسەر میساقەکەی کردووە پێویستە لە یاسا ناوخۆیەکانی خۆیانە ئەمە بچەسپێنن کە چەکی قەدەغەکرا و با بڵێن چەکی قەدەغەکراوی وەکو کیمیایی ئەوانە بەکار نەهێنرێەوە هەروەها کە ئەگەر بەکاریش بهێنرێ بە تاوانی جەنگ حسابە خۆی سیستەمی سرمایه‌داریە ئەو نیە هەڵبەتا بەرژەوەندیەکی سیاسی و ئابووری لە نێوان ئەو دەوڵەتانە هەیە لەوانەیە بە شێوەیەکی علامی سەرزارێکی بەڵێن لێپێچینەوە ئەەکەین و ئەوانە بەڵام بە هیچ شێوەیەک و ئەگەر سیرکەی لە ناوەڕۆکە ئەم ئیشە کاری لەسەر نەکراوە ئەم کەیسا بەڵێ ئەو گەر بتەوێت پرسیاری ئەوە بکەیت ئایا وڵاتانی تر بەکاریان هێناوە ڕوسیاش لە دژی چیچان بەکاری هێناوە هەروەها ئەوەی کە بینیمان لە سووریاش بە هەمان شێوە بەکار هات ئێستا تورکیا بەکاری ئەهێنێ کە طبعاً ئەمانە لە دژی کوردن و هەروەها لە ساڵی 1970 ئەوانەیە کە عراقیش بەرامبەر بە باشوور بەکاری هێناوە
بەڵێ وڵاتانی تریش بەکاریان هێناوە بەڵام بەو ڕێژەیە نییە کە لەسەر کورد تاقی کراوەتەوە ینی کورد لە ئەو دەیەی ڕابردووە نەک دەی ڕابرد تقریبا نزیکی 30 ساڵ لەمەوە پێش بۆ 40 ساڵەچێ بە بەردەوامی چەکی کیمیایی لەسەر تاقیەکرێتەوانی لەم بابەتەیە سێ هۆکار هەیە یەکی لەوانە ڕوونی لە ڕووی نێودەوڵەتیەوە دووەمیان پەرتە کوردستانیەکان سێمیشیان خودی تورکیا خۆی بۆچی یەکەمیان ئەگەر لە ڕووی نێودەوڵەتیەوە باز بکەین وەکو پێشتر باسم کرد نێودەوڵەتیەکان زیاتر ئەوانەی کە وڵاتەکانی کە باز لە یاسای نێودەوڵەتی بکەین تەسەور کە یعنی یاسا نێودەوڵەتیەکانیش لەلایەن زلهێزەکانەوە بەکار ئەهێنرێ یان کۆنتترۆل کراوە چونکە ئەوانەی کە دەسەڵاتدارن هەمووی زلهێزەکان ئەمریکای رووسیا ئیتر ئەمانش بۆ شێوەیە کە ئەندامن لە ئەو باڵین هینا یان یەکێتی ئەوروپایە سەیرەکەی ئەمانە خۆیان ئەندامن خۆ لە زۆربەی زۆریان ئەندامن لە ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی کە و پێشتر وتم بارەگاکەی لە داناخا لە لاهایە بەڵام لەگەڵ ئەوەشە بێدەنگن لەبەر ئەوەی کە ئەی بازاڕی چەکەکانی خۆیان چۆن گەرم بکەن کەواتە خواخوای ئەوەیانە کە کەسێک چەکیان لێ بکڕێت و بەکاری بهێنێ ئەمە لەبەر باڵین فرۆشتنی چەک دووەمیشیان لەبەر حاڵەتی بارودۆخی اقتصادی خۆیان نایەنەوێ لەگەڵ ئەو لەگەڵ دەوڵەتی تورکایە بکەونە ناخۆشی ململانیەوە لەبەر پێگەی دەوڵەتی تورکیا با بڵین پێگە جغرافیەکەی لە ڕووی اقتصادیەوە بۆ ئەوان کەواتە ئێمە بووینەتە قوربانی تورکیا بۆ ئەوەی کە ببێتە پێگەیەکی ئیستراتیژی و اقتصادی گرنگ بۆ وڵاتانی تر واتە لەسەر لەبەر خاتری دڵی تورکیا لە خۆیان عاجز ناکەن لەبەر خاتری کورد ئەمەیە مەوزوعەکە دووەمیان تورکیا خۆی چەکەکە وا بە شێوەیەک بەکارهێنێ وەکو ئەوە نییە کە ساڵی هەش لە عێراقا لە هەڵەبجە بەکارهات یاخود لە سێوسێنان و ئەوانە بەکارهات یعنی بە شێوەیەکی زەق بەکاری نانێ کەم و وا بەکاری ئەهێنێکە چۆنەڵی بەحساب لە ڕووی نێودەوڵەتیەوە هەستی پێ نەکرێت ینی بە شێوەیەکی زۆر زەق بەکاری ناهێنێ ئەوە ژێشێکە لە هۆکارەکان لەوانەیە ئەوە نیە ئێمە خۆمان لە نزیکەوە ئاگادارین بەڵام دەوڵەتانی تر ئەمە نازانن لەبەر ئەوەیش بە شێوەیەکی ئەوەنە زەق بەکاری نەهێناوە تاوەکو بێتە کەیسێکی گەورە و نێودەوڵەتی کە دنیای بۆ بوروژێ ئەمە لەلایەکی تریشەوە پارتە کوردستانیەکان ئەوەی کە مەبەسمانە پارتی دیموکراتی کوردستانە خۆی تورکیا پەلکێش کردو هێناوێتی ناوخاکی هەرێمی کوردستانەوە ئەوەش هەدەفی خۆی هەیە و ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لە ئەوڵەوە سیاسەتێکی وای بەکار نەهێنایە ئێستا لەوانەیە حزبێکی زۆر بچوک وایە بۆیە بۆ پاراستنی خۆی هەرچیەکی بوێ لەگەڵ تورکایە ئەنجامی ئەدا بۆ ئەوەی تورکیا بتوانێت بیپارێزێ ینی کە ڕێکەوتن نامەی گرێبەستینەوەتی 50 ساڵی من تەسەورەکەم زۆر شتی ئاسایش و ئەمنیشی لە تێدایە بۆیە بۆ خەڵکی هەرێمی کوردستانی ئاشکرا ناکەن و شتەکە تا ئێستا بە تەموژاوی ماوەتەوانی ئەو ڕێکەوتن نامەیە بۆیە لەوانەیە من بۆی بۆ ئەچمەوە هەروەها زۆربەی ئەو کەسانەی کە شارەزان لەوبارەوە هەمان ڕئی منیان هەیەکە ئەو ڕێکوتنە 50 ساڵیە ئەم شتانەشی گرتوۆتە خۆی نەکرد کڕین و فرۆشتنی نەوت بێت ئەزانی چۆنە ئێستا ئێمە کە باز لەم بابەتاکەین ئەوەندە شتێکی ئاسان نییە بۆچی لەبەرەوەی ئێمە پێشتر کەمپینێکمان ڕاگەیاندووە دژی با بڵێن بۆ هەوڵێک بۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆر تا ئێستا ئێمە نەماتوانیوە ئەوە بکەین پێویستە خەباتی زیاتر بکرێ بۆ ئەو مەسەلانە جارێ ئێستا ئێمە ئەگەر بینە سەرباسی ئەوەی چەکی کیمیایی بۆچی بۆ کورد بەکارهێنری و چ ڕێگەیە بگرینە بەر بۆ ئەوەی من ئەوەی پێشم بۆیە باس کرد شتەکان بۆ کورد زۆر زەحمەت بووە یعنی زۆر کەس نییە گوێی لێ بگرێ لەبەر هۆکارانی پێشتر باسم کرد لەبەر ئەوەی کە اقتصاد با بڵین حاڵەتی اقتصادی و بەرژەوەندی اقتصادیەکان لەگەڵ تورکیا باشتر ئەڕوات بۆ زلهێزەکان وەک لەگەڵ کووردا بۆیە ئەمە وای کردووە کە کورد پەراوێز بخرێ بۆیە ئەبێ کورد خۆی هەوڵی خۆی بە ئێمە چاوەڕێی تەسەورەکەی حکوومەتی هەرێم ئەگەر بتەوێت ئەو هەڵوێ زۆرگرێ بە حیاتی نایبینی ئەو هەڵوێ زۆرگرێ چونکە ئەوە ئیشی خۆیەتی خۆی ئەوەی ئەوێ بەڵام پێویستە گەل پێویستە ڕۆشەبیران پێویستە سیاسیەکان ئەمانە هەمویان دەنگیان بکەنێ گلۆبیەک دروست بکەن و دوای ئەوە ئاگاداری
ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی بن ئاگاداری بکەنەوە هەوڵ بدرێ لەگەڵ ئەوانە خەبیر بنێرن بزانن ئایا ئەم چەکە بەکار هاتووە یان نا هەموو شتەکان پژەڕاست بکرێتەوە لیژ نەپێک بهێنرێ بۆ ئەوە لەلایەن ئەو ڕێکخراوەوە بۆ ئەوەی بتوانرێ ئێستا تورکیا حاشای لێ ئەکا ئەڵێ وەزیری بەرگری تورکیا نکۆڵی لەوە کردووە کە چەکی کیمیایی لەلایەن تورکیاوە بەکار هاتبێ بۆ لە دژی پەکەکە و یاخۆ لە دژی لە ناو خاکی هەرێمی کوردستانە بۆیە ئێمە پێویستە لە ڕێگەی نەتەوەی گرتوەکانەوە هەنگاو بنرێ و هەروەها پێویستە لە هەرچەند هەوڵ دراوە پێشتر بەڵام پێویستە هەوڵەکان چڕ بکرێتەوە بۆ ئەوەی کە دەنگمان بکاتە ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی بۆ ئەوی بتوانرێت لیژنەیەک وێ بهێنێ و بنێرێ بۆ ئەو شوێنانی کە چەکی کیمیان لێ ڕژاوە و بەکار هاتووە تاوەکو ئەوە پژەڕاست بکاتەوە کە تورکیا چەکی کیمیایی فعلەن بەکار هێناوە و هەروەها بتوانرێت سزا بدرێت